بەمەزەندەی ئێمە لە سەروی 1.5 ملیۆن تەن ئێمە ئیمساڵ بۆ نزیکەی 2 ملیۆن تەن ئینتاجی بەرهەمی گەنممان هەیە. سڵاو لێ بم کاتۆ باش تایبەت بە وەرگرتنی گەنمی جوتیاران بەنیازم هەفتەی داهاتوە سەردانی بەغدا بکەن بەنیازن چی بکەن بۆم بابەتە چۆن ڕێژێکی زیاتری گەنمی جوتیاران وەرەگیرێت. لە ڕاستیدا سەردانی ئێمە تەنها بۆ مەبەستی وەرگرتنی گەنم نییە بەڵکو بۆ هەموو ئەو کێشە و گرفتە سەرچیانن کە لە نێوان ئێمە و بەغدادا هەیە لە ڕۆیشتنی بەرهەمەکانمان و بە تایبەتی ترینیان کە بریتە لە وەرگرتنی گەنمی جوتیاران. ئێمە پەیوەندی زۆرمان کردووە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵی عێراق لە بەرەوەی خۆمان لە لیژنەکەین لەگەڵ جەنابی سەرۆک کۆمار جەنابی سەرۆک وەزیران تەنانەت لە سەردانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بەڕێزیان بۆ بەغدا لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق بابەتەی باس کردووە. کێشەکە ئەوەیە عێراق نسبەی وەرگرتنی بە شێوازێکی عام بۆ خۆشی کەم کردوتەوە لەو چوارچێوەیەدا هی هەرێمی کوردستانیشی کەم کردوتەوە. ئەم کەمکردنەوەیە بەڕاستی دەکرێت بڵێم غەدرێکی گەورەیە لەو بڕێ کە دیاری کراوە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان چونکە ئێمە ئیمساڵ بە بەراورد بە ساڵانی پێشوو وشکە ساڵی نەبووە نسبەی بارانبارینمان زۆر باش بووە نسبەی ئینتاجمان لە ئاستێکی زۆر بەرزدایە بۆیە ئێمە نەمانویست بە هیچ جۆرێکە ئەو بڕێ کە دانراوە بۆ هەرێمی کوردستان یەکەم پێی ڕازی نەبووین بە بڕەکە دووەم نەمان دەویست داخلی خوتە و خارجی خوتەی تێبکەوە کە بەداخەوە ئەو دابشکاریان کردووە کە ئەمە غەدری لە ئێمە کردووە لە جوتیارانی ئێمە کردووە لە ئێستاشدا هەر لە پەیوەندی داین تا ئەو کاتێک کە دەرگای سایلۆکان دەکرێتەوە ئێمە محاولەمان کردووە لەم هەفتەیەدا سەردانی بەغدا بکەین هەم وەزارەتە هاوشێوەکانی خۆمان ببینین هەم جەنابی سەرۆک وەزیرانی عێراق ببینین بۆ ئەوەی کە بە فەرمی ینی داواکاری خۆمانی پێشکەش بکەین و ڕوونکردنەوەی تەواوەتی بدەینێ و هەم لە ڕێگەی فراکسیۆنەکانی پەرلەمانیشەوە ئێمە داوامان کردووە یادداشتی تایبەتمەند بە نێوەڕۆکی ئەو داوایی کە ئێمە هەمانە گەیشتۆتە دەستی بەڕێز سەرۆک وەزیران بۆی عادە نەزەر لە بڕی وەرگرتنی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان. گەنمی هەرێمی کوردستان چەندێکە بێ بەمەزەندەی ئێمە لە سەروی 1.5 ملیۆن تەن ئێمە ئیمساڵ بۆ نزیکەی 2 ملیۆن تەن ئینتاجی بەرهەمی گەنممان هەیە بەڵام لەگەڵەوەشدا ئێمە داوامان کردووە کە کەرتی تایبەتی خۆمان هەڵسێ بەکڕینەوەی گەنمی جوتیاران بە سعرێکی گونجاو بۆ ئەو مەبەستەش لیژنەیەک هەیە سەرۆکی دەستەی وەبەرهێنان سەرۆکی لیژنەکەی ئەندامی ئێمەشی تێدایە بڕوو و ینی بڕی وەرگرتنەوە لەگەڵ سعری وەرگرتنەوە کە ئەوان دیاری دەکەن و ئەعلان دەکرێت بۆ جوتیاران ئەو گەنمەی کە لە دەرەوەی وەرگرتنی سایلۆکان دەمێنێتەوە لە کەرتی تایبەت بە بازاڕی بکرێت. تایبەت بە بەرهەمی سەوزە و میوە جاری وە هەیە لە قەدەغەکردنی هێنانی و کردنەوەی و ئەم بابەتانەیە جاری وە هەیە بەرزبوونی نرخ ڕوئەیە بە تایبەت تەماتاڵی ئاڵتونە بەرز و نزمەکات چیتان کردو ڕێکارێکی دروست بۆ ئەم بابەتە بگیرێتە بەر ئەو بەرز و نزمە نەکات نرخەکان. خۆتان دەزانن لە هەموو دنیادا بابەتی بەرهەمی ناوخۆی کاتێککە هەر وڵاتێک بەرهەمی ناوخۆی خۆی دەبێ بۆی پارێزگاری لە بەرهەمە ناوخۆیەکەی خۆی بکات کۆمەڵێک ڕێکار دەگرێتە بەر ئێمەش مافی خۆمانە یعنی یان قەدەخە دەکەین یاخود ئەوە تا باج بەرز دەکەینەوە بەڵام لە هەردوو حاڵەتەکەدا ئێمە بەڕاستی نامانەوێت یعنی لەسەر خەڵکی فەقیری نرخەکان بە شێوازێکی زۆر بەرز ببێتەوە بەڵام ڕەچاوی دۆخی جوتیارەکانی خۆشمان دەکەین بە دڵنیاییەوە و بۆ ئەوەی کە بتوانین هاوکاری شیان بین بە بەردەوامی ئێمە کار لەسەر مەسەلەی بە بازارکردنی بەرهەمەکان دەکەین. خۆتان دەزانن من ئیمساڵ لە چەند مانجی ڕابردوودا سەردانی شاری بەسڕەم کرد بۆ ئەوەی کە بتوانین ئێمە فراهەمی ئەو بازاڕە لەبارە بکەین کە لە ناوەڕاست و خاروی عێراق هەیە بۆ بەرهەمەکانی جوتیارانی خۆمان بە تایبەتی بەرهەمی تەماتەی جوتیارانی ناوچەی پێنجێن و منتیقەی لای باڵەکایەتی و سۆران و حاجی ئۆمەران بۆیە یان دەشتی هەولێر بۆیە ئێمە بە بەردەوامی لە پرۆسەی بەردەوام داین لەسەر پاراستنی بەرهەمە ناوخۆیەکان بەرزبوونەوەی نرخیش لە هەموو دنیادا وایە جاری وایە ڕوودەدات چونکە عەرز و تەڵەبی ینی بازار ینی خواستی بازار و عەرزی جوتیارەکان جیاوازی تێدەکەوێت ئەمەش دەبێتە هۆی بەرزبوونەوەی زۆرجار نرخ بەڵام بە دڵنیاییەوە ئێمە بە بەردەوامی متابعین و خۆم بە بەردەوامی ڕۆژانە متابعی سعری ئەلوەکانی هەرێمی کوردستان دەکەم ئەگەر زانیمان سعر زۆر بەرز بۆ لەسەر بەکاربەر لەسەر ئەو کەسانی کە خواستی کڕینی بەرهەمەکانیانەیە بە دڵنیایی و ڕێکاری تر دەگرینە بەر بۆ ئەوی کە سعرەکە نزم بێتەوە. لە ئەلوەکانە پرسماڵێم باشە ئێمە بۆ 4 فەسەڵ میوە و سەوزەکانمانی هاوشێوەی وڵاتی ئێران بۆ نیمانە ئەنجا ئەوە دەبێت سەرمایەدارەکانی ئێمە بیر لەوە بکەنەوە بە هەماهەنگی لەگەڵ جوتیارەکانمان سیستمی پێشکەوتوو بۆ ئینتاجی بەروبوومە کشت و کاڵیەکان دابنێن خۆتان دەزانن ئێستا لە هەموو دنیادا تەکنەلۆژیا دەور و تەسیراتی گەورەی هەیە ئەو پێشکەوتنی کە لە بواری تەکنەلۆژیادا هاتوۆتە پێشەوە لە دامەزراندنی سیستمی هایدرۆپۆنیک بەکارهێنانی زیرەکی دەستکرد لە بەکارهێنانی وزەی نوێ بۆ هەموو ئەوانە دەور و تەسیراتی خۆی هەیە بۆەوەی کە تۆ بتوانی لە هەر چوار وەرزەکانی ساڵدا بەرهەمی کوالەتی بەرزت هەبێ بخەیە بازاڕەکانەوە ئەمە بەتەنها بە حکوومەت ناکرێت بەڵکو دەبێت سەرمایەدارەکانی ئێمە ئەو ئەرکە بگرنە ئەستۆ و ئێمە ژۆک و حکوومەت هەم چاودێریان بکەین هەم تەسیلاتیان بۆ بکەین.